من صلاح الدين كردستانم. ئێرە هەولێرە. هەڵهاتن و ئاوابوونی دەیان ئیمپراتۆر و شکستی سەدان لەشکرچێشی و دەنجی هەزاران خەنجەر و شمشێری بیستووە. تنێ سەردەمی سەلاح الدینی کورد هەمی چوونە بن ئێک ئاڵای بن ئێک فەرمانە ئێک سەرکردەی و هەمی ئێگرتن چێ بووە. كل الأمة الكردية من حقها أن تتخذ من صلاح الدين رمزا لها، لأنه جمع كل المواصفات التي تفخر بها الأمم، وبالتالي لا يمكن أن تشوبه أي شائبة. بخواست ببنماڵە و بەڕەنژات کووردە کورد بە شانازی پێ بکە بمانوێ نەمانەوێت. وقت صلاح الدين قد زفران ديافها 7000 مسيحي جرتن عفكرة. زۆربەی ئەوانەی دەستەی تایبەتی بوونە لە زراریەکان بوونە بە تایبەت فڕقەی یەزک. من صلاح الدينم صلاح الدين. لە فیلمی شانشینی بەهەشت سەلاح الدین ڕوودەکاتە سەرکردەی خاچیەکان و دەڵێت شەڕەکەتان دۆڕاند بەڵام دەتوانن بە سەلامەتی بگەڕێنەوە. فەرماندەی خاچیەکانیش لە وەڵامدا دەڵێت The Christians butchered every Muslim within the walls when they took this city. I am not those men. I am Salah ad-Din. Salah ad-Din. ئێرە هەولێرە. هەڵهاتن و ئاوابوونی دەیان ئیمپراتۆر و شکستی سەدان لەشکرچێشی و دەنجی هەزاران خەنجەر و شمشێری بیستووە. بەڵام قڵاکەی لەبن نەهاتووە و هەمیشە ئامێزی کراوە بۆ کەسانی نیشتیمان پەروەر و دادگر و دڵسۆز. لەسەرم قەڵایە هەتا کوچە و کۆڵانەکانی سلێمانی دوژمن بەزێن بە گەنج و لاوەوە تا کەسانی بەساڵات و بەسەرا لە بەردەم کوورەی ئاسنگەران دەوەستان بۆ ئەوەی زووتر شمشێرێک یان قەڵغان و نەیزەک یان زرەیەکیان دەست بکەوێ و لە ڕیزی سوپاکەی سەلاح الدین وەکو سەربازێکی کورد سنووری فەرمانڕەوایی سەلاح الدینی کوردستان بەرفراوانتر بکەن. بەر لە هەر هێرشێک بە هەزاران جەنگاوەری خۆبەخش لە باشووری ئەنەدۆڵ و باکووری کوردستانەوە خۆیان دەگەیاندا ڕیزەکانی ئەم لەشکرەی کوردستان کە لە باشوور و ڕۆژئاوای کوردستان مەشقیان پێدەکرا و بە هاواری یا کوردستان یا سەلاح الدین نیشتیمانیان لە داگیرکەران پاک دەکردەوە. عالم خور ئەبرکە بە خودنی جیهانێ ڕۆژئاوای خو gelek مفاش صلاح الدینی وەرگرتیە و gelek شانازی صلاح الدینی بن بين البطل الأنقاض بين أمير الشهامة والفروسية بين العدو النبيل وgelek صالوخة تيبيت معجب داغبار gelek تش سرنویسیه و مفاجی ورگرت. یا برکه بخوادین جهان اسلامی نتو ملت الدور بر داگیرکر کردستان و کی
تایبەت ترک و عربا گەلێک گرنگی دنە سڵتان سەلاح الدینی هەوڵدن شخو حساب بکن و بخۆب بن و بژنەوە کەسێکە ئەگەر ڕەچلکەوی کوردجی بتن بەس ڕەوشن بیریاوی عربیە یان تورکیە یان يعني قصدام الفيرا خلكي كيف خمو فايجت بينتن أبروكا نبينا دولة أبروكا نبينا ملتكي جرتي أبروكا نجهشتينا هيفي خاصت خو إك شوان ريكا كوام بشين بجهينا أرمانجا مفاجئ ورقتناش كساتين ديروكي تايبت دياردكا وكي سلطان صلاح الدين أيوبي سركفتي ترين سركدن دیروکا چرخناوین بیا جهانی یعنی سر آستهمی جهانی کساتیا ایکی بیا سردم خو کوشای امپراتوریت که چنیب دام ازرینتن شیای مازنترین هزین روش آوای داگرکر و هرجبر بشکنیدن شیای یعنی ایگرتنه که جهان اسلامی دا چه کتن توی سردمی دا کرداجی همیا بکتای صلاح الدین ئەیوبی لە ساڵی 1938 لە ماڵباتێکی کوردی نیشتیمان پەروەر و ئاینی لە شاری تکریت لەدایک بوو کە ئەو سەردەما زیاترین دانیشتوانی کورد بوون بەڵام هەندێ سەرچاوی تر دەڵێن بنەچەو باوانی صلاح الدین بۆ کوردەکانی سەرسنووری ئەرمینیا و ئازەربایجان لە ناوچەی دوین یاخود دوین دەگەڕێتەوە. هو ولد في منطقة تكريت حاليا في قلعة تكريت تحديدا، ويعود أصله ونسبه ونسب عائلته إلى منطقة تقع بين حدود أذربيجان وأرمينيا، وهي منطقة كردية 100%. زراري كان عشيرتي زراري تهوزي زراري درين صلاح الدين أيوبي لا هوزي ما سن بلغتشي دينو لو أوي يكم لو أنا بيان واك صلاح الدين أيوبي شوني لدايق بوني دوينة أو دوينة استا لبن تياي بير ماما تياي لا باريس جاي هوليري درين أو شوني لدايق بوني تيو شويني نشتزيبوني أو بنماليا كبنماليا أيوبيا دو بلغان اويكا غورچي باپیرانی صلاح الدين ايوبي كمرواني كردي رواديا يان زرزاريا ليريا درين او بير مروانه وخالشي ديكا كاتك صلاح الدين ايوبي دستولاتي شام ومصر زوربي اواني دستي تايبتي بونا كصلاح الدين ايوبي لزراريا كان بونا بتايبت فرقه يزك يعني لشكري تايبتي صلاح الدين ايوبيان پاسەوانە تایبەتەکانی بەشەکیان زۆریان لە زراریەکان بووە و خاڵەکی دیکە کاتێک سوڵتان سەلاح الدین ئەیوبی وەفات دەکا لەوەی کە جێنشینی سەلاح الدین ئەیوبی دانێن لەو دانیشتنە لەو گفتوگۆی کە لە شام دەکرێت دوو ئەمیری گەورەی زراری لەو دانیشتنەی ینی دادەنیشتن و بیر و بۆچوونیشیان لەسەر دەبی کە چێ ببتە جێنشینی سەلاح الدین ئەیوبی ملك عزيزة يا ملك أفضل كسكري صلاح الدين أيوبينا. في صلاح الدين جاب لها مشتقالين كردا لإيالي هزباني كردية لعشيرة وغزي الزرارية لبنماري أيوبية باشا لك لكردستان دايك دبت ولا كردستان أو بيأكاو برو وڵاتی میسرات وڵاتی میسرات وڵاتی ئەیوبی دامەزرێنێت ینی لە کوردستانەوە بنەماڵێکی سەرچاوە ئەگرن لە کوردستانەوە یانە گڕۆپانی سیاسی و جاجان لە دەڕی کوردستان ناسرێت مادەم خەڵکی کوردستانە بە هۆس بە بنەماڵە و بە ڕەنژات کووردە کۆ دەبێت شانازی پێ بکە بمانوێ نەمانەوێت. لەدایکبوونی صلاح الدین هاوکات بوو لەگەڵ دوورخستنەوەی نەجمەدین ئەیوبی مامی لە تکریتەوە بۆ مووسڵ. نەجمەدین و شێرکۆی برای لە مووسڵ لەلایەن عیمادەدین زەنگی پێشوازیان لێکرا و پۆستی باڵای حکمیان پێبەخشرا. دواتر یارمەتی دەربوون لە گرتنی شاری دیمەشق. صلاح الدین ناوێکی گەلێکی مەغزنە سەرکردێکی کوردە و سەرکردێکی ئیسلامیە و ئەس دەبێژم صلاح الدینی عالم كرد نياسين بس بصلاح الدين كرد باش هاتنا نياسين تايبات لروش آفا شدرت روش آفا وروش هلات ناس قال صلاح الدين كان
راست هفريكي كمازن وشركة مازن شبو نبينا صلاح الدين ونبينا خارج هالجرا أن خارج خوش برسها هرس ملكة وقتية بريطانيا ويا ألمانيا ويا فرنسا ويقف يجي هرس دولة أوروبية مازن أوروبا بس قالوا يجي قال حاجة كان بوش حي صلاح الدين كان شنجي وقت أو وقدس داجير كري حفته هزار بسلمان كشتن أوه وقت صلاح الدين وقدس زفران ديافها حفته هزار مسيحي جرتن عفكرة I will give every soul safe conduct to Christian lands. Every soul. The women, the children, the old, and all your knights and soldiers, and your queen. Your king, such as he is, I leave to you, and what God will make of him. No one will be harmed. I swear to God. لە دیمەشق سەلاح الدین لەگەڵ فێربوونی زانستی ئاینی فێری سوارچاکی و تیرهاوێژی و شەڕکردن لە ناو گۆڕەپانی جەنگ بوو. سەرەتا حەزی لە خوێندنی ئاینی بوو تا چوونە ڕیزی سوپا. کاری سەربازی و سیاسی خۆی لە ناو حکوومەتی ئەتابەکی زەنگی لە شام دەست پێ کرد و دواتر لە میسر بووە جێنشینی. صلاح الدین بەر لە هەشتێک یەکێکە لە کەسایەتیە سیاسی و سەربازیەکانی مێژوو هەموو نەتەوەی شانزی پێوە دەکەن بەتەتی نەتەوە مسلمانەکان چونکە لە ڕۆژگارێکی مێژوویدا شاری قودس کە کێشەی لە نێوان ئاینەکان جوولەکە و مەسیح و ئیسلام هەیە ئەم بۆ ئیسلامی ئەسەنێتەوە. ساڵ 1970 زاینی بەرامبەر شاڵی خاچپەرستەکان دەوەستێت کە سێ پاشای گەورەی ئەوروپی سەگەدایی دەکەن ڕیچاردی دڵی شەری پاشای بەریتانیا فیلیپ ئۆگۆستۆسی مەلیکی فەڕەنسا لەگەڵ ئیمپراتۆری ئەڵمانیا صلاح الدین بەرامبەر ئەمانە ئەوەستێ لە کاتی خلافەتی عەباسی کە ڕۆژگارە ڕابەر و پێشوا مسلمانەکانە ئەم توانایە نییە ئەمە هەموو نەتەوەکان بێی خۆی ئەزانن بەڵام بۆ پێی ڕیشەکەی کوردە بۆ کورد زیاتر لە پێشترە. سەلاح الدین بە وتەی ئەلورهانی لە گەنجێتیدا توانای وەڵامدانەوەی پرسیارە زانستیەکانی هەبوو لە بوارەکانی ئۆقلیدوس، ئەلکیتاب المەجستی هەروەها یاسا و ژمێریاری. سەلاح الدین لەو بارەیەوە گوتوویەتی منداڵەکان بەو جۆرە پەروەردە دەبن کە باوکەکانیان پەروەردە بوون. شێرکۆ چووە ڕیزی سوپای عیمادەدین زەنگی و بووە فەرماندەی قەڵایەک لە بەعلەبەک. پاش مەرجی عیمادەدین لە ساڵی 1946 نورالدینی کوڕی شاری حەلەب و ڕێبەرایەتی زەنگیەکانی گرتە دەست. لە سەدەی 12م کە سەلاح الدین دەرکەوت ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریکی گۆڕانکاری بوو لەلایەکەوە دەوڵەتی عەباسی بۆ سەر چەند نیمچە دەوڵەت دابەش بوون. لە میسر فاتمیە شیعەکان دەسەڵاتدار بوون و ڕقیان لە خەلیفەی بەغدا بوو. حکوومەتی ئەتابەکەکان بەشێک لە عێراق و سووریایان داگیر کردبوو. لەلایەکی دیکەشەوە خاچ هەڵگرەکان لە دەریای ناوەڕاست بۆ دوورگەی سینایان لە بندەست بوو. بەشێک لە مێژونووسان دەڵێن لە ماوەی حکمڕانی سەلاح الدیندا کولتوری کوردی بوژانەوەیەکی گەورەی بەخۆوە بینی. زۆر لە میرە کوردەکان و زانا و شاعیر و موزیک ناسا کوردەکان لە سایەی ئەودا حەساونەتەوە. سەلاح الدین بەو پەڕی زیرەکیەوە لە هەرچوێ کوردێکی بە ئەمەک هەبوایە هەوڵی دەدا ئەو شوێنە بکاتە بەشێک لە ئیمپراتۆریەتەکەی. چەند زانایەت مەزنێ سەردەمێ خووەکی فەقیه عیسای هەکاری وەکی قاضی الفاضلی وەکی ابن شەدادی وەکی عیمادالدین ئەسفەهانی ئەوە سنبلێت زانا و دیندارێت وی سەردەمی بوو ئەون ڕاوێژکارێتی بوون بن ئەو دەوروبەرێتی بوون ئەو شیرەتکارێتی بوون یعنی دیف هەوای نەفسە خونەت چوو کەسێک بیگەلە شۆڕای کارکردەوە جا gelek sol û xetê dî hebûn yaş hemiya girîngtir mamosta ev bî dadperveriya Sultan Salaheddînî yani el adl û esas el mulk قلت برای خو ملك الكاملي توی زنگینی پارت و فقیر بده گله قشه مطران براوی پاردان و آزاد کرد اوی ولی کر
كنا في صلاح الديني أوروبا والروش آفاي بقلب على ضابط ما كردا بندي نزاني ما تهافتين ما قلت شي دولت بكردا شنكر لساڵی 1975 لەگەڵ عیمادەددینی زەنگی دامەزرێنەری دەوڵەتی ئەتابەگی لە مووسڵ ڕێککەوتنێکی واژۆ کرد کە بە گوێرەیەم ڕێککەوتنە شارە زور و کەرکووک بوونە بەشێک لە خاچی حکوومەتەکەی سەلاح الدین و دواتر هەولێر و داقووقیشی خرایە سەر. چەند ساڵ دواتر شنگال و ئامەدیش بەشێکی تر بوون لە حکوومەتەکەی. سەلاح الدین بەوەش نەوەستا و هەر میرێکی کوردی بەلێ هاتوو توانە بزانیایە ناوچەیەکی دەرەوەی سنووری کوردستانی دەدایە دەست. میرە کوردەکانی لە چەند چارۆچکەیەکی ئیسرائیل نیشتەجێ کرد و فەرمانڕەوایی ئەو شوێنانەی دایە دەستیان. نابلس کە شارێکی ناسراوی و سەردەمە بوو دایە دەستی حسامەددین لاجینی خوشکەزایی کە دوای مردنی سەیفەددین عەلی هەکاری بووە فەرمانڕەوای ئەو شارە کە ئەویش کورد بوو. ڕیواەتی مێژوو نووسەکان جیاوازە هەندێک باشی 16 کوڕێک هەندێک باسی 7 هەندێک باسی 8 بەڵام یەک چیژی هەبووە یەک تاقە چیژی هەبووە ئەویش دایتێ برازای خۆی کە مەلیک کاملە کوڕی مەلیک عادلی سەلاح الدین و مەلیک عادلیش برانە دواتریش مەلیک کامل دەبتە حکومداری دەوڵەتی ئەیوبی و لە سەردەمی مەلیک کاملی ئەیوبیشدا قودس کە سەلاح الدینی ئەیوبی برین گرتیتی ئەو تەسمیلی خاچیەکان دەکاتەوە گلەیەکی زۆریش لەسەر برازا و بزاوای سەلاح الدینی ئەیوبیە کە مەلیک کاملە لۆ قودسی سەلاح الدین ڕزگاری کرد ئەو قودسی دایەوە خاچیەکان هەتا هۆزی هەزبانی کە خاوەنی سێ دەوڵەتی ڕەوادی و سالاری و هەزبانین ڕەوی سالی لە ئازەربایجان و سالاری لە هەولێر من نشین بوون سیمای دەوڵەتیان بەخۆوە گرتووە ناوچەیی بوون ئەوەی کە سەلاح الدین ئەکا بە دەوڵەتمەندار ئاگادار بە نەتەوەکەی نییە خاکەکەی نییە ئەو دۆخە سیاسیە بۆی ئەڕەخسێ لە بەهۆی بنەماڵی ئەتابێکی زەنکیەوە لە مووسڵ کە ئەنێرێت بۆ بەهاناوەچوونی دەوڵەتی فاتمی لە میسر و لێو سود لە هەلای بینانی هەلەکە سود هەلەکە ئەبین سەلاح الدین ئەو دەولەتەکە مازن چێ کرد 86 ساڵ حکمێکی کە دەولەتاوی ئەف جێڤێگەڤی عەرەبەوە ڕەسەن هەمی گرت ليبيا مصر السودان السعودية يمن سوري فلسطين لبنان أردن عندكش عراقي وعندكش تركيا والقال كردستاني أف أرد هم مجرتن يفيا جاكي نايكيمه وبايتختي والكيري بو القاهرة بو دلي عربة في مصرين دولة عربية مصر الويري بو وأوي برات خو حكمة كي الفيدافرية خرين وأوي كرة خو كي نسر كده الفيدافرية خرا هر باجيركي فيت عربة بس بيجم برايكيوي آن برازای کی میر بول بره. بجا نبود وقت كلام ملك. وقت صلاح الدين حكمت كير سوريا ومصر باعتبارها في هردوك أساسينها تقول السلطان. هەندێک ڕخێنی دەگرن باز لەوە دەکەن کە سەلاح الدین ئەیوبی دەوڵەتی کوردی دانەمەزاندێ و کاری نەکردێ لۆ نەتەوەی کورد. لەو خۆناغەدا مرۆڤ کە لێکدانەوە بۆ بابەتێک دەکەین دەی بگەڕێنەوە ئەو سەردەما. لەو سەردەما هەستی بە ئیسلام بوون هەستی هۆزگەرایی زۆر لە کورد بوون بەێستر بووە هەستی نەتەوەی لە دوای شۆڕشی پیشسازی پەیدا بووە لە بیدایەتی سەدەی هەژدەهەم بەس هەست بە کورد بوون هەبووە بەس ئەو هەستی ئاینەکەی زۆر لەوە زیاتر بووە بەڵام ئەگە تەماشای سوپاکەیکەی لە زۆربەی هۆزە گەورەکانی کورد خەڵکەی زۆری بان کردیە و بەشداری شەڕەکانیان کردیە کەواتە هەست بە کوردبوونی هەبووە بەڵام جیاوازی نەکردێ لەگەر نەتەوەکانی تر پێش خۆش بە کورد شتبی ئەم پاڵەوانە کووردە ئەوەندە ناوبانجی دەرکرد بوو کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دوژمنەکانیشی دادەنا و دەبەهۆی بەناوبانجی دوژمنەکانیشی وەکو ڕیچاردی شێردڵ پاشای ئینگلتەرا کە سەرکردایەتی خاچەکانی دەکرد. ئەبینی سەلاح الدین ئەیوبی تەحەدای هەموو دەوڵەتە ئەوروپی ئەکات کە پاپا ڕابەرایەتی ئەم شەپۆ لە گەورەی شاڵی خەتپەرست دوژمنەکانەکات ئەمانە شکێنێت ئێمە ڕاستی وەرکان جێی تەعەجوب بەجێ پرسیارە ڕاستی ئەڵە نەمە قاعیدە سەکردەیە کە توانی پەیلانی سێ ئیمپراتۆری گەورە تێک بشکێنێت سێک ئیمپراتۆر سێ سوپا سێ کەلتور سێ ئایدیای جیاجیا کە بەریتانیایە فەڕەنسا ئەڵمانیایە باشە ئەم پرسیارە بەوە لەبەرەوەیان بەو چاوە سەیریەکەن ئاگاداربانی دیرگای ئەوروپیەکان نەخۆ ناخۆ بەژوێ دیرگای خۆڵاتی ناوەڕاست کراوەتر بووە زانستیتر بووە
بۆیە ئەبینێ ئەگەر ئەوەی شکەڕقی لە سەلاحەدینە ڕقی بۆچی لێتی چکە لە ئاینەکانی داوە لە سوپاکانی داوە وئیلا بۆ دوایە خۆشی بێت چکە سەکردەیەک قارەمانان شەڕی کردووە بەگەری دەوڵەتەکەی خۆی کردووە لە میلەتەکەی خۆی کردووە لە ئاینەکەی خۆی کردووە. I will send you my physicians. Assalamu alaikum. وعليكم السلام. يعني صلاح الدين تشوتش قصر وكوتشكو فيلا باش وفانيلا. وأعتقد الأمة الكردية ليرش أو قورستانية أو قلاية كوفيري مادام قلعة صلاح الدين هي مادام قبرتوها هنا شدت أصلي الفيريبت أولاد صلاح الدين الأيوبي لم يكونوا بمستوى المسؤولية. صلاح الدين لم دیوایە هەڵی کردووە لەم دیوایە. صلاح الدین ئەو سەرکردە کوردەیە کە بە درێژایی مێژوو هیچ سەرکردەیەکی دیکە ئەوەندەی ئەو لەلایەن دوژمنەکانیەوە ڕێزی لێ نەگیراوە و بە پاڵەوانێکی زیرەکی دادوەر هەروەها ئازا ناویان بردووە. صلاح الدين نتهلا تجارة دزدريجي سرناميسا صليبيا بدكرنك ودجمنة توينا بتشكيك برزبي صلاح الدين خودش ليجر صليبيا بي إنا بر تسليم كر. صلاح الدين وقت قدس فكري طول فكرن روح الانتقام دفنبو حتى يكي قلت وقت صليبيا قدس ستاندي 7000 بصرمان سرجي كرنو خوين جوكا شو دامجي أفرو جماعة دامجي بكين قلت لا والله لن أكون مثلهم أسوكي واناكم أسوكي وانابم دي ليبورين بكارينم ليبورين حتى بجن وقت درد كاتن صلاح الدين هند لوي بيبي بشتاخد داي كودا نبينتن انسان رزيل ببتن انسان اولي بدن يعني اف صالوخت انساني ويدات پروری وتواضع يد مرواتيل ده صلاح الدين لوا قلت يا العدو النبيل ان البطل الانقى وكما قلت يا امير الشهامه الفروسيه طبعا فهمي نوت كتابان نفسرت روش افاي سر سلطان صلاح الدين نفسينا حضروا هنا. أنا أعتقد أن يعني الناصر صلاح الدين الأيوبي يعني باتت له رمزية كبيرة، يعني لكل أمة رمز، وأعتقد الأمة الكردية من حقها أن تفتخر برمزية كبيرة. الأمة الكردية لا أقصد الأمة الكردية في العراق ولا في إيران ولا في سوريا ولا في تركيا ولا في أرمينيا ولا أي مكان آخر، وإنما كل الأمة الكردية من حقها أن تتخذ من صلاح الدين رمزا لها، لأنه جمع كل المواصفات التي تفخر بها الأمم، وبالتالي لا يمكن أن تشوبه أي شائبة. يعني كل التاريخ لم يذكر شائبة واحدة بحق صلاح الدين الأيوبي، وأعتقد أن الأكراد من حقهم أن يقولوا أننا أحفاد صلاح الدين الأيوبي. هەڵۆی سەرچیاکانی کوردستان هێمای سەلاح الدینی ئەیوبی بوو کە تا ئێستاش لەسەر قەڵای سەلاح الدین لە قاهیرەی مسر هەرماوە. ئەو هەڵۆیە دواتر کەوتە سەر ئاڵای مسر و لەسەر لۆگۆی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەڵۆ دەبیندرێ کە لە دەرزەمانەوە باڵندەی ئازا و بەرزەفڕی کوردان بووە. کورد هەمی گاوا حەش ڕەنگی زەرد ئێستاژی هیمایە بۆ کوردال هەمی پارچە تایبەت ناوئاڵای کوردستانی فەرمی ڕەنگی زەرد هەیە بشن ئەو ڕەنگش وێرە هاتیە و ڕەنگی ڕۆژەیە و کورد وڵاتی ڕۆژەیە و وڵاتی ڕۆناهیە و حەش
روناهیه که تحشتاریکی ناکتوه نه بس مسئله آلای ما مستانی گلک تشت و هر وکی ما گوتی سردمه هزران نتواتی نبویه بس اگر تو بیا خواندنه که کردینی بو سلطان صلاح الدین بکی دبی بيجي روحك كرديني يا بيز دفهبو يا لم يخلد التاريخ الإسلامي رجل كتخليده إلى الناصر صلاح الدين، وذلك لما أبداه من فن القيادة في حربه ضد الصليبيين، ولأنه كان يتمثل بإنسانية عالية جدا في التعامل مع أعدائه، وهو أيضا استطاع أن يوحد الراية الإسلامية في وقت اختلفت فيه وتعددت الرايات الإسلامية في المنطقة، وبالتالي هو كان متعدد القدرات متعدد المواهب، يجمع بين فنون القتال وفنون الأدب وبين الرياضة وبين القضايا الإنسانية العلوم الإنسانية والعلوم البايو كيمسترية اللي هي تتعلق بالسموم والمعادلات الكيميائية الخاصة بمعالجتها وكل الأمور الأخرى التي ربما كانت ليست مجتمعة في رجل واحد عبر التاريخ الإسلامي كما اجتمعت في شخصية صلاح الدين الأيوبي. زانای کورد ابن خەلەکان کە 18 ساڵ دوای سەلاح الدین لەدایک بووە لەبارەی ڕەچەڵەکی سەلاح الدین دەڵێت. باوکو و کەسوکاری سەلاح الدین لە دوینەوە هاتوون و کوردی ڕەوادین. ڕەوادیەکان تیرەیەکن لە هەزەبانیەکان کە خێڵێکی گەورەی کوردن و تا ئێستا لەسەر تابلۆی سەرگۆڕەکەی لە دیمەشق نووسراوە سەلاح الدین سەر بە ماڵباتێکی کووردە. ابن خەلەکان وەکو کوردێکی نیشتیمان پەروەر باسی سەلاح الدین دەکات و دەڵێت بەر لە وەرگرتنی دەسەڵات شێخ عیسای هەکاری ناردووە بۆ لای میرە کوردەکان کە هاوکاری بن تا دەسەڵات بکەوێتە دەست کوردێک و دەڵێت لە دەست کورد دەرچێت دەکەوێتە دەست تورک. میرەکانی کوردستان هاوکاری دەبن و لە هەر چوار پارچەی کوردستانەوە باشترین جەنگاوەر و شەڕکەرەکان دەچنە ڕیزی سوپاکەی. کوردستانی گەورە کە ئێستا چوار پارچە بووە بە تەواوی لە ژێردەستی سەلاح الدینی ئەیوبی بوو. کورد لە دەرەوەی سنووری کوردستانیش فەرمانڕەوا و خاوەن بارەگا و قەڵا بوو. هێزی یەکەمی جوگرافیایەکی بەرین بوو. لە هەورامانەوە بۆ میسر کەسوکاری سەلاح الدین لە باکووری کوردستان بەتایبەت لە ئامەد و ماردین سکە و پارەیان بە ناوی ئەیوبیەکان و خۆیانەوە لێدەدا. دیوین بوویتە هاوبەشی ژیان و مێژووی بنەماڵەی سەلاح الدینی ئەیوبی و خودی سەلاح الدینی ئەیوبی. لێرەش ئەو گۆڕستانەیە ئەو قەڵایە هەیە. ئەو گۆڕستانە بەشێک لە مێژوو نووسان پێیان وایە کە دەگەڕێتەوە ئەو سەردەمەی کە بنەماڵەی سەلاح الدین لێرە ژیاینە و لێرە کە ژیاون ئێرە بوویتە گۆڕستانیان. کە باسی ئەوەی دەکەم پەیوەندی پێکەوە هەیە بەڵگەیان هەیە بەتایبەت ئەو بەڵگانەی کە لەسەر چێلی قەبرەکان هەیە کە ڕسمی شیر و هەروە ڕسمی خەنجەر و ئەوانەی لێە بەداخەوە کە ئێستا و هەندێک شێوابیەکەی پێوە دیارە ئەو گۆڕستانە ئەو پەیوەندەی بێکەوە بەستنەوە بەڵام ینی کە سەرچاوەکانیش ناوی دوین دێنن هەندێک پێیان وایە کە ئەو قەڵع و ئەو گۆڕستانە ئیبنەماڵەی وانە بەڵام مێژ و نووسان باسیەوەی ناکەن کە لێرە ژیابن زیاتر باسی مووسڵ و تکریت و دوایە شام و مسر دەکەن جەلەوانەشە باپیرانیان لێرە نیشتە جێبوو بوون دانیشت بن ژیابن. هەمیژێ دەر جغرافی ويتمجويد بيجن دوين كيف أذربيجان وأرمينيا يعني منطقة قوقازية على متى بيجن بري في بابير صلاح الديني شوراشا كي ديجي عباسية وش بر عباسية رافين شونه بري قالجا كودا شوراش تيرن كم مثلا شوراشا إيلوني كردستان شونه إيراني مانا ماخو بارزاني كردستان عراقي نه مانا بس شونه كيله مالا مصطفى الكيله بو شو كيله كرج طهراني خو مالا مصطفى نخرج هيك بس أبيج وكر نفسي بقصدي تطبيق كسر صلاح الدين البري أفيك خرا قلتي دوين كيف منطقة أذربيجان وأرمينيا مانا جغرافي ناسا كسرنا قلت يا دينون لك أربيلي بس شكيد مشان ربط ينقلك كوفيري ما دام قلعة صلاح الدين هي ما دام قبرتوها أنا شدبت أصلي والفيربت وقت مش أخذ بوين نافي خوي قال خبري بونمونا إنجليز وقتش بريطانيا شوني أمريكا
ناوی مقاطعه باجره یورک بو وقتی چون نبره ناوی خو کرد چه کرد نیو یورک ناوی گنده خو البره نکرده اوه یعنی که دا از لگدم هکه بارا پتر بویا هد شد اوه جی دلیل بومه که کردستان هکه دوین یا کرداست که صلاح الدین الویره بوی و کره ایوبیه من نبی صلاح الدین یوسفه کره ایوبیه کره شادیه يعني كردستان اشتبر في رهتلتت شيء ما رخد بسلمانا بيجن ربار آراس نهر الأكرادة أوش إرباي درباز بوين أو شد كت مصادر الإسلامي جل فايدة كرداي كري جغرافيا كردستان يا مازن كري ڕەبیا خاتوونی خوشتی کە بە هەیبەت سوڵتان ناسراوە خاتوونی هەورامان تا مووسڵ بوو هاوسری سوڵتان مزەفەر بوو کە حکمڕانی ئەو ناوچانەی دەکرد ئەبوو هیجای هەزەبانی هەولێری کە مێژونووس و یەکێک لە سەرکردەکانی سەلاح الدین بووە و حکمڕانی شاری قودس بووە لە نامەیەکدا بۆ سەلاح الدین دەڵێت یەکێک لە بنەماڵەی خۆت بنێرە کە بتوانین لە دەوری کۆ ببینەوە دەنا نە کورد بڕوای بە تورک هەیە نە تورک بە کورد تنێ سەردەمی سەلاح الدینی کورد هەمی چوونە بن ئێک ئاڵای بن ئێک فەرمانە ئێک سەرکردەی و هەمی ئێگرتن چێ بووە جا ئەبرو کە قەزدا ملڤێریەوە دەم هاتیە ئەم مفای بخۆش کەساتیا سڵتان سەلاح الدینی بینین ساڵوخەتی سڵتان سەلاح الدینی بینین شوان نهێنیە شوان هۆکارە سڵتان سەلاح الدین گەشتیاوی ئاستی ئەو دەستکەوت و سەرکەوتن دەست بە ئینای توی سەردەمیدا چونکی هەر کەسێکی کورد بووە بژن ئەوێ بشێت دەولەتێکی سەرخاکە خەلکێکی بدامەزرێنێتن ئەو چێن دەولەتێکی سەر ئاخاخوب سانایترە بدامەزرین بۆچی ئەمە بکەنەشێت سەر ئاخاخوب دامەزرین هەندێک نهێنیەت هەین هەندێک ئەگەرێت هەین بژام زڤڕێنە دیروکێ تایبەت کەساتیت وەکی سڵتان سەلاح الدینی ئەم بخۆ مفایژێ وەربگرین دا بچین بهینە ئارمانجێت خۆ بشێن شوان قەیران و تەنگاڤیا دەرباز ببین شێن وڵاتی خۆ ڕزگار بکەین کورد لە هەر کاتێک هەر سەردەمەک یەکگرتوو بووبی پێکەوە کاری کردبی یەکدی قبول کردبی بوویتە هێزەکی گەورە نەک هێزەکی گەورە بەڵکو نەتەوەکانی دیکەی ژێر دەستەی خۆی کردیە تەبعان کورد ملەتەکە کەس نایەتە بن دەستەی خۆی بەڵکو خزمەتی نەتەوەکانی دیش دەکەن پێم وایە سەردەمی سەلاح الدینی وا بووە هیچ نەتەوەکی دی تورکە عەرەبە نارێم لە سەردەمی سەلاح الدینی ئەو غەدرەم لێکرا صلاح الدين بكرده قالك يكري وكي عادة تمشي ناف بسلمانة أنتم تمشي روش آفا روش هلات اللي باش تنافي صلاح الديني المعنى فقالك فقالك بس مشكلة نا صلاح الديني مشكلة بنا مالوية هكا بنا مالا صلاح الديني اشتي صلاح الديني بنا كارو بيك بنا زيريك بنا فرق وجدانك بنا بين ودا فرق وجدانك شيء بنا بين كرده دا أكا قالك ناف كرده هاي إيشكا بجنب عربي إيشكا مزمنة فيجا في شوا تركي أفعل فيجا في تركي لو نعرض وياه عرض كردايا عرض أرمنة عرض يونانية أفعل همي بخوزاب كير وهمي كرا تركيا وخرب تركي تأخذن ما فيد ما نفيد فيجا فيجي هيك دولة أيوبي ما بيا أو صلاح الدين دامز راندي فيجا في سوري ولبنان وأردن وفلسطين ويمن ومصر ده فيجا كردي أخذن ده فيجا ولات كردا شتي تركيش آسيا نافين هاتين فنجي وياه کوردەکان ڕۆڵی سەرەکیان لەناو حکومڕانی ئەیوبیەکان جێڕاوە و وەکو حکوومەتێکی کوردی سەیریان کردووە جا لە کەسایەتی ئاینی سیاسی تەنانەت ژمارەیەک ژەنیار و گۆرانی بێژی کوردیش لەگەڵ سوپاکەی سەلاح الدین بووە دەڵێن گۆرانی بێژێکی هەولێریش بەردەوام لەگەڵ برازاکەی بووە و لە کۆبوونەوە سیاسیەکان و دانیشتەکانیاندا بە کوردی لەگەڵ یەکدا قسەیان کردووە حقيقة صلاح الدين الأيوبي من مآثره الكبيرة جدا أنه لم يقرر بشكل نهائي أن يواجه الصليبيين بمعارك تحرير كاملة والأمة منقسمة حيث كانت الشام ومن ضمنها طبعا سوريا وفلسطين ولبنان كانت سنية في مذهبها في حين كان في مصر دولة فاطمية متشيعة حكمت لأكثر من قرنين من الزمن وبالتالي هذه الفرقة في صفي الأمة الإسلامية كانت لا تمكن الناصر صلاح الدين الأيوبي من أن يؤسس جيشا موحدا براية واحدة فقرر أن يتحرك على مصر من خلال ابتعاث كل العلماء المتاحين في العراق وفي نجد والحجاز
وفي اليمن وفي بلاد فارس وأذربيجان والصين وغيرها والشام، كلهم ابتعثهم إلى قرى وأمصار مصر. لدوی مانجی ئۆکتۆبەری 1970 سەلاح الدین توانی قودس لە دەست خاچیەکان ڕزگار بکات و ژمارەیەک میری کورد لەوێ بکاتە فەرمانڕەوای شارە ئازادکراوەکان. کللتوری پێکەوە ژیان و سنگفراوانی و میهرەبانی کوردستان وای لە سەلاح الدین کردبوو کە تەنانەت دژمنەکانیشی دان بە چاکە و گەورەیی دابنێن وەکو کەسایەتێکی مرۆڤ دۆست و ئاشتی خواز. هەڵس و کەوتی لەگەڵ فەرماندەی خاچیەکان ڕیچاردی شێردڵ بە جۆرێک بووە کە هەتا مێژوو مابێ هەر باسی دەکرێت. کاتێک ریچارد پاشای ئینگلتەرا نەخۆش دەکەوێ و سەلاح الدین خواردن و بەفر و میوەی ڕەنگا و ڕەنجی بۆ دەنێرێ تا زووتر چاک بێتەوە. یان هەڵس و کەوتی لەگەڵ ژن و ئافرەتە بەدیل گیراوەکان و یارمەتیدانیان بۆ دۆزینەوەی خێزانەکانیان ئەو کردارە بەرزانە زێتر ئەوی گەورەتر کرد. هەروەها یەکێک لە هەڵوێستەکانیشی ئەوە بوو بەر لەوەی کە بچێتە نێو شاری قودسەوە و ڕزگاری بکات لە خاچیەکان داوای کرد کە ئەو ئافرەتانەی کە دوو گیانن دەوەستێت تاوەکو منداڵەکانیان دادنێن. ژیانی سەلاح الدین شتی زۆر جوانی تایە، دەوڵەتداری تایە، سیاسەتی تایە، بەرەنگارەبوونی قارەمانانەی تایە بەرامبەر نارەکانی، هەوڵدانی تیا بۆ دەوڵەت ئاستا کورد بە شوێن دەوڵەت ئاگەڕی پێی ناگات، دەوڵەتی دروست کردووە، ڕابەرایەتی ڕۆژگارێکی مێژووی جیهانی ئیسلامی ئەکات، لە کاتێکدا ڕابەتی جیهانی ئیسلامی دەکات دەوڵەتێکی دروست دەکات لەگەڵ ئاینەکانی جوولەکە مەسیح و ئاینەکانی تردا بێکێشە ئەژی، ینی ئاشتێکی ینی دەوڵەتی ئاشتیانە دروست دەکات بەڕاستی، ینی شەڕی بەسەر نەسەپێنرابێت شەڕی نەکردووە. بەم مێژەوە سەلاح الدین بۆ کورد جوانە، بەڵام تاکەرخانە لەناو ئێمەی کووردا لە سەلاح الدینگیری ئەوەیە کە سەلاح الدین کاری بۆچی بۆ کورد نەکرد. ئەم پرسیارەتەنیا ئەوەیە خاڵی گرنگ ئەوەیە لەدان شوێن ناو قسەیم کردووە لە دیان دیداری تەلەڤیزیۆنی و نووسین و لە کەمەرەکانی خۆشمان ئەو چی کردووە کە سەلاح الدین لەم دیوەیە هەڵەی کردووە، لەم دیوەیە بۆچی بۆ کوردی نەکرد مەسەلەن بۆ دەوڵەت دروست دەکات، دەوڵەتە دروست دەکات بەلای دەوڵەت ئەیوبی کە فەرمانڕەوایەتی هەموو میسر و سەرنج بە وڵاتی شام بە سووریا، لوبنان، ئوردن، فەڵەستین، ئیسرائیل بە یەمەنیشەوە ئەکاوبەی بەڕێوە ئەچوو بۆ ئیدارە ئەکرێت بەرامبەر ئەو شاڵاوە گەورەی ئەوروپیەکانە وەستێت کە هەموو ئەوروپا تیا بەشدارە ئەشیان شکێنە لە حەتین بۆ نتوانی کوردستان و کورد کا بە دەوڵەت ئەم ڕخنەی لە ئەیگیرێ بمانوێ نەمانەوێت. سەلاح الدین سەرکردەکی کورد ئەوی ئەم داخلی تاریخی کرین، ئەم پی داخلی تاریخی بووین و ئەم فیگا پیش تینەن یاسین. حتى قلت زعيم كردم على مصطفى قالك أودي صلاح الدين كان عندك قلت تو صلاح الدين دوي قلت أنا من نبي صلاح الدين يعني يقول صلاح الدين هندي عظيمة أبغفنا زعيم كردة الشرخي بيستي ملا مصطفى. الحقيقة المشكلة التي ربما التاريخ يعني يقف عندها بحيرة أنه أولاد صلاح الدين الأيوبي لم يكونوا بمستوى المسؤولية التي أولاهم إياها والدهم، حيث وزع الولايات على أولاده مصر والشام وما تبقى من مناطق خارج دمشق وحلب إلى ابنه الثالث وأخوه أيضا. هذه تحولت إلى نزاعات وقتال، وربما هي السبب الرئيس في اضمحلال وزوال الدولة الأيوبية التي استمرت لأكثر من 75 سنة. كان مؤسسها صلاح الدين الأيوبي وكانوا هدامها هم أبناؤه وأخوه. سەردەمی سەلاح الدینیەوە کورد ناوی دەنجی کورد ئەوها ناسرا و ئێستامە بچینە هەر جێکی دنیای بڵێن کوردین ئەرێ ئەنگۆ لەنەوەی سەلاح الدینی ئەیوبیە کەواتە ئەمە سەرنجڕاکێشە کە ساعتێک 700 ساڵ پێش ئێستا کە هەبووە لەناومە ئێمە بچینە هەر وڵاتێکی دەرێبی ئەمە بە ناویەوە بناسرین. کەسێکی خۆنەویست بوو، کەسێکی زاهد بوو، یە دەست پاک بوو، کەسێکی ینی گۆریکەری دۆزاخۆ بوو، کەسێکی ئەنانیەت دەف نەبوو، ماڵی دنیای هیچ بهال دەف نەبوو. حتى سلطان صلاح الدين قلتي المال والتراب عندي سيان، يعني آخو مال دف من وكيكن. يعني صلاح الدين شو قصر وكوش كو فيلا باش خوانهلا، صلاح الدين شو ثروت وسامان تنيت بجن دينارك
چند درهمك تخزيناوي داد جنجيناوي دامان صلاح الدين أبا يعني إيش وأنا أبا بيادي دل سوجياي بوي دوزا وي بو كارت كر أرمانش خدا ناندي كو همي قاوي آماده بو چجارا استراحة و بين ودان و خوشی خوشگذاری خو نتویست همی گاوا لبرو که جنگ بی همی گاوا یعنی خو جابت وینت کفت چونکه آرمان چبین ویا هند آرمان چبین وان آرمان جا جبه جبه کتن. هو الحقيقة كل الاحتمالات مفتوحة على ميتة القائد صلاح الدين الأيوبي، لأنه هذا الرجل الذي خاض مئات المعارك الكبرى وتعرض إلى مئات الطعنات ومئات ربما الإصابات، أن يموت هكذا ميتة حمى مجهولة هكذا وصفت تاريخيا. وهذه الحمى يعني أتت عليه بشكل سريع، ربما يعني مرت عليه دون أن تمنحه فرصة للتشافي، لذلك وصفت في التاريخ بأنها حمى مجهولة. وهذه الحمى الحقيقة ربما أبقته لفترة لم تتجاوز السنتين، تذهب وتعود تذهب وتعود إلى أن يعني انتقل إلى جوار ربه وهو بعمر 59 سنة، وهو عمر يعني صغير نسبيا بالنسبة لقادة كبار كالناصر صلاح الدين الأيوبي.